بەخۆشویستان لەگەڵتان بەردەوامی وەکو لە سەرتاوە ئاماژەمان بۆکە لە تەوریەکەمە دیارەبێکمان گفتوگۆکەین لەسەر بابەتی نەخوێندەواری کە ڕژەکەی لە ئێستاە شەنەوە لە هەما کاتیشدا ئەو کاریگەریانە چین کە دروستی دەکات لەسەر شوێنێک شارێکیان وڵاتێکە بابەتی نەخوێندەواری زیاد بێەوە هەوڵەکان چین بۆی کە ئەو شوێنانی کە نەخوێندەواریان زۆرە کەم بێتەوە و هەڵمەتێک دروست بکری هەڵمەتێکی نیشتیمانی بۆی کە بابەتی نەخوێندەواری کەمتر بێتەوە یاخود هەر نەبێنێ. ئێمە گفتوگۆی زیاترەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری مامۆستا ئارەزوو شاپور بەڕێوەبەری بنکەی دڵدار بۆ نێشتنی نەخوێندەواری کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان دەبێت. مامۆستا بەیانیت باش، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. پێم خۆشە سەرەتای پرسیارەکان لەوە دەست پێ بکەین کە ئەکرێ بڵین ئامارێک هەیە لە کەرکووک یان لە کوردستان بەگشتی کە ڕێژەی نەخوێندەواری چەندە؟ بەیانیتان باش، زۆر سپاس بۆ میێوانداری بەڕێزم بۆ ئەم بەرنامەیە. بڵێ ڕێژەیەکی زۆر لە نەهێشتنی نەخوێندەواری هەیە لە کەرکووک و پارێزگارەکانی دیکە لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانش. ڕێژەی ئەو نەخوێندەوارانە ئەگاتە هەزارەها نەخوێنەوار لە کەرکووک و ناوچەی دەوروبەرەکانی. بەڵێ زۆر باشە. ئەکرێ بڵێن هیچ ئامارێکی دیاریکراو هەیە یان ڕوونتر بڵین هۆکارەکانی نەخوێندەواری لە کەرکووک و لە هەمان کاتە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان زیاتر ئەگەڕێتەوە بۆچی؟ بڵێ ئامارەکە جیاوازە لەبەرەوەی ئەگۆڕێ ساڵ بە ساڵ ئەگۆڕێت. ئامارش بەرەو زیادبوون ئەڕاتن لە کەرکووک و ناوچەکانی دیکەش. هۆکارەکانشی بەتەئکید هۆکاری هەیە بۆ پێشوازیکردن لەو خوێندکارانە کە ڕوو ئەکەنە ناو بنکەکانی نەهێشتنی نەخوێنەواری، هۆکاری ئابووری یاخود هۆکاری شەڕی ناوچەکان و ساڵانی نەوەتەکان و دواتر شەڕی داعش. کاریگەرێکی زۆری هەبووە لەسەر دابڕانی ئەو خوێندکارانە لە خوێندنگاکان لە ناو قوتابخانەکان. بەهۆی ئەو هۆکارەوە ئێستا ڕێژەی پێشوازیکردن و ناونووسین بۆ فێربوون و گەڕانەوە بۆ کورسی خوێندن لە ناو بنکەکان زۆرە و بەرەو زیادبوون شەڕات. باش، ئەکرێ بڵین لێکەوتەکانی یانی چی دەبێت بۆ منەوەکو تۆ باسی لێەوە کرد چەند هۆکارە کاریگەریان هەبووە لەسەر نەخوێندەواری، بەڵام لە پاڵ ئەمەدا لێکەوتەکانی چی دەبێت ئەگەر هاتوو با بڵین نەخوێندەواری بە جۆرێک لە جۆرەکان ڕێژێکی زۆر بوو لە هەر شارێک یاخود لە هەر وڵاتێکە؟ پرسیارەکە تۆزە ڕوون نەبوو ئەگەر ڕوونیکی بەڵێ مەبەستی من لێرەدا ئەوەیە ینی کاریگەریەکانی چی دەبێت بە نمونە تۆ دەڵی لە کەرکووک ڕێژێکی زۆری نەخوێندەواری. ئەم نەخوێندەواریە زۆرە چ کاریگەریەک لەسەر با بڵین ئاستی ڕۆشنبیری شارەکە دروستەکە؟ بەڵێ بەتەئکید ئاستی هەیە لەسەر ڕۆشنبیری ناو شار و دەوروبەریشی. حتمما ئەوەی کە ئەگەڕێتەوە سەر بنکەکانی خوێندن پێویستی بەو بڕوانامەیە هەیە، بۆیە ئەگەڕێتەوە و حەزشەکە زیاتر فێری خوێندن و نووسین بێ بۆ ئەوەی کە نەخوێنەواری نەمێنێ لە ناو شارەکەیە و زیاتر لەوەش ئێستا زۆر بەی فەرمانبەران کە لە فەرمانبەرانی حکوومیەکان یاخود سلکی عسکەری یاخود پێشمەرگە یاخود ئەوانەی کە دامەزراون لە ناو دام و دەستگاکان کاتی خۆی بەبێ بڕوانامەی پۆلی 6 سەرەتایی دامەزراون. ئێستا هەر هەموو پێویستیان بەو بڕوانامەی پۆلی 6 فە زۆربەی گەڕانەوەی خوێندکاران و پێشوازیکردنیانە ناو بنکەکان بەبوونەی ئەوەیە. پێویستیان بۆ بڕوانامەیە بۆ زیادبوونی پلەی وەزیفیان. زۆر باشە. چەند ناوەندی با بڵێن نێشتنی نەخوێندەواری هەیە لە پارێزگای کەرکووک؟ بەڵێ لە پارێزگاری کەرکووک 20 ناوەند هەیە و بەرەو زیادبوون ئەڕوا. لە دەوروبەرەکان لە ناحیە و قەزاکان هەیە، تقریبا ناحیە و قەزاکان هەرێکی 2 بنکە بۆ 3 بنکە هەیە. ناوچەی کەرکووکش بنکەکانمان زۆرە، بنکەی کوردیمان هەیە، بنکەی عەرەبیمان هەیە، لەگەڵ ئەوەی شا بنکەکان بەرەو زۆربوونش ئەڕوا. بنکەشمان هەیە بۆ فێربوونی کۆمەڵایەتی، بنکەی من یەکێکە لەو بنکانی کە فێربوونی کۆمەڵایەتیە. ئەوەش کاریگەرێکی زۆری هەیە لەسەر ئەوانەی کە استیفادەی لێ بکەن
بۆ ئەوەی کە فێربوونی دەوراتمان هەیە ئەو خولانە ئەگرێتەوە لە خۆلی خەیاتی، خۆلی حاسیبە، خۆلی حەلاقی بۆ کوڕان و کچان، خۆلی فێربوونی زمانی ئینگلیزی، ئەوانە هەر هەمووی پێشوازێکی زۆری بۆ دێتن بۆ بنکەکان. ئەو خولانش ئەوانە ئەگرێتەوە کە نەخوێنەواردن و نەخوێنەواریش نین، یعنی ئەوانەی کە شەهادەیانش هەیە و بڕوانامایان هەیە ئەتوانن بەشدار بن لەو خولانە و لەگەڵ ئەوەیشە سوودێکی گەورەی لێوەرگرن بۆ بەژەوەندی ژیانیان کەوەکو ئەوانەی کە دەرامەتیان کەمە و موچەیەکی کەمیان هەیە ئەتوانن کە فێری ئەو خولانە ئەبن، مەشروعێکی بکەنەوە بۆ خۆیان بەرەو ئەو مەشروعە بژێوەندی ژیانی خۆیان پێ دروستکەن. بەڵێ زۆر باش. سەبات بۆی کانی ئەم بنکانی کە ئاماژت بۆ کە ڕێژێکی زۆربوونی هەیە، بەڵام تا چەندە کرێ بڵین ینی بابەتی نێژنی نەخوێندەواری لە کەرکووک و لە ناوچەکانی تیش بۆتە بابەتێکی نیشتیمانی یاخود بۆتە هەڵمەتێکە حکوومەتیش پاڵپشتی ئەم جۆرە کارانە بکە. گەیشتووە بەوەیان تەنیا هەوڵەکان هەوڵی ڕێکخرا و هەوڵی تاکە کەسین؟ نەخێر، هەوڵەکە هەوڵێکی نیشتیمانیە، هەڵمەتێکی نیشتیمانیە، لەگەڵ ئەوەیشە ئێمە وەکو مامۆستاکان هەوڵێکی تەواومانداوە بۆ ئەو هەڵمەتە و ساڵانەش هەڵمەتمان بەرەو زیادبوون ئەڕوە بۆ ئەوەی بچینە سەر ئەوەی کە ئەو کەسانەی کە نەخوێنەوارن بیان هێن و فێریان کەین، لەبەر ئەوەی ئەوە شتێکی نیشتیمانیە، شتێکە ئەوەیە کە بتوانین نەخوێنەوار نێڵینەوە لە ناو هەموو ناوچەکانە و بەرەو زیادبوونش ئەڕوات و هەڵمەتەکانمانش بەرەو زیادبوونە. بەڵێ تا چەند حکوومەت هاوکارە بۆی کە نێشتنی نەخوێندەواری کەمتر بێتەوە؟ بەڵێ حکوومەت لە هەوڵی ئەوەدایە، بەڵام هیوادارین زیاترش بێ بە هاوکاری لە بینی هەردوو حکوومەتەکەیە بێ بۆی زیاتر بتوانین ئەو هەڵمەتە زیادیکەینەوە بۆی خەڵکەکە زیاتر سوودی لێ ببینێتەوە، چونکە زۆرەهای زۆری خەڵکانمان هەیە بە هیچ نەوعێک کاتی خۆی نەچونێتە ناو قوتابخانەکان، ناو خوێندنگاکان، نەیان خوێندووە. زۆربەی ئافرەتمان هەیە بەتەمەنن هۆکاری ئەوەی کە زیاد ڕوومان پێ ئەەکەن بۆی فێری خوێندن بن لەبەر خوێندنی ئاەتەکانی قورئانی پیرۆست حەزانێتی قورئانی پیرۆست بخوێنەوە. بەڵێ باش. سەبارەت بۆی کە ینی وەکو ئاماژەت بۆ کرایە حکوومەت تا چەند هاوکارەوە لەمان کاتیشدا ینی بوونی ئەم بنکانە تا چەند کاریگەری دروست کردو لەسەرەوەی کە بە ڕێژە بتوانین بڵین ڕێژەی نەخوێندەواری کەمی کردوتەوە؟ واللهی کەمی کردووەتەوە، بەگوێری ساڵانی پێشوو کەم بۆتەوە، بەڵام ماوە زۆربەی زۆری خەڵکان ماوە جارێ نەخوێنەوارن. ئێمە ئەبێ هەڵمەتێکی تەواوی خۆمان بدەین بە هاوکاری لەگەڵ حکوومەتە، بە هاوکاری لەگەڵ وەزارەتی پەروەردەیە بۆ ئەوەی کە بتوانین هەڵمەتەکە بە تەواوی سەراوسەری ئاسی هەموو ناوچەکان بگرێتەوە. بەڵێ تا چەند ینی بەهانەوە چوون هەیە یان بەدەمەوە هاتن هەیە لەلایەن و کەسانی کە نەخوێندەوارن و دەیانەوێت فێری خوێندن بن؟ تا چەند بەنمونە کەسێک گەر نەخوێندەوار بێ ینی بار و گوزەرانی ژیانی کاریگەری نابێت لەسەرەوەی کە نەتوانێت بەشداری بکات لەوەی کە لە یەکێک لەو بنکانەدا ینی خۆی فێری خوێنەواری بکایان ئەمەش کاریگەری هەیە و ئەمەش کێشی بۆیە دروست کردووە کە لە پاڵ بۆ نمونە دابینکردنی ژیانی ڕۆژانی خۆیان ینی مەش گرفتە بۆیەوە؟ بەڵێ بەتەئکید لەبەر ئەوەی ئەو کەسانە کە ڕوو لە بنکەکانەکەن حتمەن کە ئیشی ڕۆژانەی خۆیان هەیە، بە دوای ئیشی خۆیانن ناتوانن بەتەواوەتی ئەو بەجێبێڵن، بەڵام لەگەڵ ئەوەیشە پێشوازێکی زۆر هەیە کاتێکان دابین کردووە بینی ئیشی خوان و بینی خوێندنگاکانە بۆی کە خوێندنی خۆیان جێبەجێ بکەن. بەڵێ ئەو کەسانی کە ئەنی سەردانی ئەوە دەکەن بۆ یاخود سەردانی بنکەکان دەکەن بۆ بابەتی فێربوونی خوێندەواری ئاین تا چەند ئەکرێ بڵین هەوڵیان ناوەندەکانی تریش ببڕیان قۆناغەکانی تریش ببڕن و بگەن بە پلەیەکی بەرزتریان بگەن بە ئاستێکی باڵا، یعنی هیچ نمونەیەکی لەو جۆرە هەیە؟
بەڵێ بەتەکیید زۆربەی ئەوانەی کە کاتی خۆی وازیان هێناوە تەمەنیان گەورەیشە تەمەنیان لە 30 ساڵ و کەمتر و زیاتر هەوڵی ئەوەدان کە ئەو بڕوانامەی نێشتینە خوێنەواری بەدەست بێنن چونکە معادلە بە بڕوانامەی شەشی سەرەتایی لەگەڵ ئەوەشە ئەگەر موالیدەکانیان تەقبولی ئەوە بکاتن لە خوێندنگای مەسائی بخوێنەوە ئێواران لە مەکتەبەکانی ئێواران بخوێنەوە ئەتوانن بچن تاویکەن ئەگەر ڕێگای ئەویان پێنادا لە قوتابخانەکانی ئێواران بەردەوام بن ئەبێ بچین ئیمتیحانێکی دەرەکی بدەنەوە ئەوەیان هەوڵێکی زۆری لەسەر هەیە و لەو بابەتەشمان هەیە هەندێکیشی تاوی کردو و لە هەوڵی ئەوەدایە کە خوێندن تاوکە و بەردەوام بێ لەسەری زۆر باشە ئەکرێ بڵێن ئەم هەڵمەتە بەردەوامی دەبێت یان هیچ پلانێکتان هەیە بۆی کە ڕێژەی خوێندەواری بە ڕێژی گشتی کەمکەنەوە بەڵێ لە هەوڵی ئەوەداین ئینشەڵا بەرەو هەڵمەتێکی گەورەترش ئەڕۆین بە تایبەت بۆ ئەوانەی کە خوێندنی ئەلکترۆنی بەتەکید ئەگەر بەردەوام بێت ئەوە هۆکارێکی زۆر ئەبێ بۆ دوا ڕۆژمان بۆ ئەوەی کە مناڵەکان دابڕێن لە قوتابخانە یاخود کە فێربوونیان لە قوتابخانەکان کەم بکرێتەوە لەبەر ئەوەی کە تەئسیرێکی ئەلکترۆنی لەسرە ئەگەر بە ئەم وەزع بڕواتن ڕەنگە بگەڕێتەوە بەڵام ئێمە ئینشەڵا ئەو وەزع ناگەڕێتەوە خوێندنکان تەلەبەکان و خوێندکاران لە قوتابخانەکان بەرەو باشتر ئەڕۆنەوە سێتەرێکی تەواو ئەکرێتە سەر ئەو وەزع ئێمەش هەڵمەتێکی تەواومان کردووە لەسەر نەخوێنەواری لە ناو کەرکووک و بەرەو زیاتربوونیش ئەڕۆین و ئینشەڵا ئەگەینە ئەو ڕاستەی کە ئاسەی کە نەهێڵم ببینێتەوە لە ناو شاری کەرکووک و بدەوروبەرەکەیشی بەڵێ باشە بابەتی کۆرۆنا تا چەند کاریگەری هەبوو لەسەر با بڵێن نەخوێندەواری بنمونە بەشێکی زۆر لە وڵاتان بڕیاری داخستنی قوتابخانەکاندا لە هەرێمی کوردستانیشی گرتووە یعنی ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەرەوەی کە ڕێژەی نەخوێندەواری زیاتر بێ کەسێک هەر پەیوەندی نەکاتەوە بە ناوەندی خوێندنەکەیەوە ینی کاریگەری دروست کردووە هیچ ئامارێک هەیە هیچ زانیاریتان هەیە لەو بارەیەوە کە کۆرۆناش کاریگەری دروست کردووە ڕێژەی نەخوێندەواری بەرزتر کرد بێتەوە یان بە پێچەوانەوەیە بەڵێ کۆرۆنا تەئسیرێکی زۆری هەبوو 2 ساڵی پێشوو ئێمە عەدەدی تەڵەبەکانمان خوێندکارەکانمان زۆر بوون بە تایبەت خولەکانش بەڵام وەزعی کۆرۆنا کە وەزعەکەی ڕاگرت ساڵی پێشوو عەدەدمان ژمارەمان بەرەو کەمبوو ڕۆشت بەڵام لەخوا بە زیاد بێ ئەم ساڵ گەڕاینەوە سەر ئەو هەڵمەتە گەڕاینەوە سەر ئەو خوێندکارانە و پێشوازەیەکی زیاتر بۆمان هاتەوە ئێستاش دەوامێکی زۆر ئاساییە هیچ کێشەیەکی ئەو دەوروبەرمان نییە لەسەر مۆزوعی کۆرۆناوە باش ئەو بنکانی کە بوونیان هەیە ئاماژەت بۆ کرد کە ڕێژەیەکی باش بنکەبوونی هەیە بۆ نێشتنی نەخوێندەواری ینی ئەمانە هاوکاری دەکرێن لەلایەن حکوومەتەوە یان هاوکاریەکانن لەلایەن فێرخوازەکانەوە یان بە شێوەیەک کار دەکەم بۆی کە بەڵێ نەخوێندەواری کەمترکەنەوە بڵێ حکوومەت هەیە لەسەری بەڵام زۆربەی ئەو ئەرکە کەوتۆتە سەر مامۆستاکان ئەوانە بێژانەی کە بەبێ بەرامبەر کارەکەن لەم بنکانە ئەوە ئەرکێکی زۆر کەوتۆتە سەر ئەوانە هەوڵێکی زۆر تاو ئەدەن بۆ ئەوی کە ناوی خوێندکارەکان بنووسنەوە ساڵانەی هەموو ساڵی سەرەتایی دەستپێکردنی ساڵی خوێندن هەڵمەتێکی تاو ئەکرێت لەسەر ئەو ناوچانەی کە بنکەکانی لێیە و بە گوێرەی ڕێکلامش لەسەر فەیس و لەسەر پیجەکانە ئەکرێ و هەڵمەتێکی ئەکرێت لەسەر ماڵەکان کە لە دەوروبەری ئەو بنکانن بۆ ئەوەی زیاتر ژمارە بەدەست بێنین و مسەیتر بین لەسەر ئەوەی کە نەمێنێتەوە ئەو نێشتەی خوێنەواری نەمێنێت لەو ناوچانە بەڵێ ڕێژەی ئەو کەسانی کە با بڵێن بەشداری دەکەن بە تایبەت ئەگەر جیای بکەنەوە یعنی زیاتر لە ڕەگەزی نێرن ئەو کەسانی کە نەخوێندەوانیان لە ڕەگەزی مێن لە هەردوو ڕەگەزەکەمان هەیە هەندێک بنکەکانمان هەیە تەنها مێن و هەندێک بنکەمان هەیە تەنها لێرن و هەندێک بنکەمانش هەیە تێکەڵاون بەڵێ زۆر باش ینی پێشیش باسمان لەوە کرد کە ئەو کەسانی کە ینی لە بابەتی یاخود لە بنکەکاندا
دەخوێنن بۆ بابەتی نێشتنە خوێندەواری، یعنی نمونەی زیندومان هەیە کە قۆناغەکانی تری بەسەرکەوتووی بڕی بێەوە لە هەمان کاتە ئێستا پلەیەکی باڵا یان شادەیەکی دیاری هەبێ یان لە شوێنێکی دیار کار بکە. بەڵێ هەمانە من لە خوێندکارەکانی خۆم هەیە، بەڵام نەگەیشتە جێگایەکی باڵا بە تەواوەتی، بەڵام لە هەوڵی ئەوەدان کە بگەن، چونکە زۆربەی ئەوانە ئێستا لە هەوڵی ئەوەدان کە لە خوێندنگاکانی ئێواران بخوێنەوە و درێژە بە خوێندنیان بدەن، یاخود ئەوانەی کە موالیدەکانیان قبول ناکرێت لە خوێندنگا قوتابخانە ئێوارانەکان، وەکو ئەوەی کە ئاماژەم پێدا ئێستا لە هەوڵی ئەوەدا لە ئیمتیحانەکانی دەرەکی بەشدار بن بۆ ئەوەی کە بتوانن درێژە بە خۆیان بدەنەوە و شەهادە و بڕوانامەی خۆیان بەدەست بهێنن بگەنە جێگای باڵای خۆیان. زۆر باشە. ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تا چەند هاوکار بوون بۆی کە ڕێژینە خوێندەواری کەم بێتەوە، ئەوەنە ئێوە ئاگادار بوو بێتن، ینی تا چەند پاڵپەش بوون بۆی کە ئەم هەڵمەتا بێتە هەڵمەتێکی گەورە و ڕێژینە خوێندەواری بەگشتی کەم بکرێتەوە. بەڵێ ئێمە لێرەوە ئاماژە ئەدەینەوە، لێرەوە بانگەوازێک ئەکەینەوە، ئەوانەی کە ئەم بەرنامەیە ئەبینن لە هەر جێگایەک و لە هەر ڕێگایەک بن بتوانن خۆیان بگەێنە ئەو بنکارە، لەبەرەوەی ئەمە فرسەتێکە بۆیان کراوەتەوە، فرسەتێکە بەردەوامە بنکەکانمان کراوەیە، ساڵانێکە ئێمە کار لەسەر ئەم هەڵمەتە ئەەکەین و بەردەوامیشی لەسەر ئەم هەڵمەتە و کاری خۆمان، بەڵام هیوادارین ئەوانەی کە نەخوێنەوارن لە ماڵی خۆیان دانیشتن و ئەم بەرنامەیە ئەبینن یاخود لە هەر جێگایەکن ڕوو بکەنە سەر بنکەکان و ناوی خۆیان بنووسن بۆ ئەوەی کە لەم نەیشتی نەخوێنەواریە دەرچن و ببنە ئینسانێکی ڕۆشنبیرێکی زیاتریان هەبێ و فێری خوێندنی خۆیان بن بۆ ئەوەی بەکاری بێنن لە ڕۆژانی ژیانی خۆیان و لە ڕۆژانی داهاتویان. بەڵێ پرسیارم کرد سەربات بەوەی کە یعنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئەوانەی کە لە بواری پەروەردەیە کار دەکەن، ینی هیچ هاوکار و هەماهەنگیەکیان هەیە لەگەڵ ئێوەدا بۆی کە هاوکاری تام بکەن ڕێژینە خوێندەواری کەمتر بێتەوە؟ نەخێر بەنسبەتی کەرکووگەوە هیچ ڕێکخراوێک نییە، یەک دوو ڕێکخراوێک هەبوو ساڵانی پێشوو بە پێی ئیجازەی خۆیان لەگەڵ ڕێککەوتینێک لەگەڵ بەڕێوبەری پەروەردەی کەرکووگا کرا، بەڵام ئێستا هیچ ڕێکخراوێک نییە پاڵپشتی ئەو بنکارە بکە و هیوادارین بکرێت ئەو شتە، لەبەرەوەی ئێمە زۆر پێویستمان بۆ ڕێکخراوانە هەیە بۆ یارمەتیمان بدەن بۆ ئەو هەڵمەتە. باشە، تا چەند لایەنە با بڵێن پەیوەندیدارەکان هاوکارن لەگەڵەوەدا بەرمونە بەڕێوەبەرێتی پەروەردەی کەرکووک تا چەند هاوکاریتانەکات لەوەی کە لە پێداویستیەکان بۆی کە بتوانن ڕێژینە خوێندەواری کەم بکەنەوە؟ بەڵێ پەروەردەی کەرکووک و وەزارەتی حکوومەتی بەغدا هاوکاری ئێمە لە دابینکردنی کتێب و پەرتوگەکانی خوێندنگاکان و خوێندکاران و لەگەڵ ئەوەی کە کەلوپەلیش بۆ دابینەکەن بۆ بنکەکان، بەڵام دیسان ئەگەڕێمەوە ئەڵێم پێویستمان پێیەتی بە هاوکارێکی تەواو و زۆرمان هەبێت، لەبەرەوەی زۆر لە بنکەکان پێویستیان بەو کەلوپەلانەیە، نەقسیان هەیە لەو کەلوپەلانە و پێویستیان پێیە و هیوادارین کە هەر بنکەیەک ئیدارێکی تایبەتی خۆی هەبێت. وەکو بنکەی خۆم من ئیدارێکی تایبەتی خۆم هەیە، بەڵام زۆربەی بنکەکان ئیدارێکی تایبەتی خۆیان نییە، هیوادارین ئەو شتانەیان بۆ بکرێت بۆ ئەوەی کە شتێکی گشتی بێت و ئەو بەڕێوەبەرانێک کە ئەو بنکارە بەڕێ ئەبنەوە بتوانن بە شێوازێکی جوانتر لە ئیش و کارەکانی خۆیان بکەن. زۆر باشە. ئەکرێ بڵێن ڕێژی پێویستی مامۆستاتان لە بەردەستە بۆی کە با بڵێن لەو بنکانەدا کار بکەن یان هیچ کێشەیەکتان هەیە لە ڕووی مامۆستاوە؟ نەخێر، لە ڕووی مامۆستاوە هیچ کێشەیەکمان نییە، لەبەرەوەی ژمارەی وانە بێژان لەو بنکانە زۆرن، هەموو وانە بێژەکانش بێبێ بەرامبەر ساڵانێکە کارەکەن، بەڵام ئەم ساڵ بوونە بە گرێبەست، هیوادارین ئەو گرێبەستش تازە بکرێتەوە بۆ ئەوەی کە ئەوانە بێژانش بتوانن بەردەوام بن بۆ خزمەتی نەهێشتەی نەخوێنەواری. بەڵێ، ئەگەر شتێکت نەما بێ یاخود لە کۆتایە وتەیەکە دەبێ زۆر سوپاس دەکەین کە ئامادە بووی لە بەرنامەی بەیانی باش کوردستان.
زۆر سپاسی بە ڕێستانەکەم، زۆر سپاسی کەناڵی NRT-یەکەم بۆ بەشداری بوونم لە بەرنامەکەتان. هیوادارم ئەوانەی کە ئەم بەرنمەیان بینیوە ڕووبکەنە سەر بنکەکان و ناوی خۆیان بنووسن و فێری خوێندن بن بۆ ئەوەی کە لە ئاسی نەخوێنەواریە دەرچن. زۆر سپاس بۆ بەڕێستان. گەڵە زۆر سپاس بۆ مامۆستا ئارەزوو شاپور بەڕێوەبەری بنکەی دڵدار بۆ نێژنی نەخوێندەواری کە ڕاستەوخۆ لە یارکۆکۆ لەگەڵما بووی. لە دوای وچانێک بەرتاوا دەبین لەگەڵتان.